ڕووناک سەلیم ژنە کاسبکارێکی کوردە کە ڕۆژانە ژمارێکی زۆر هاوڵاتیانی سلێمانی ڕووی تێدەکەن بۆ بەدەستهێنانی بەرهەمی خۆماڵی و سروشتی. ڕووناک لە دوکانەکەیدا سرکەی سێو و زەیتی زەیتون و چەندین دەرمانی سروشتی دروست دەکات. ڕووناک دەڵێت ڕۆژانە ئەو سێوەی بەکاری دەهێنێت لە کێڵگەکەی خۆی کۆی دەکاتەوە. هەموو ئەو بەرهەمانەشی دروستیان دەکات بە دەستەکانی خۆی دەیان کات و پشت بە هیچ ئامێرێک نابەستێت، تەنها بەرهەماڕۆنیە کانزاییەکان نەبێت، ئەوەش بەهۆی ئەوەی پەستانێکی زۆریان دەوێت، ئەوەش لە توانای مرۆڤدا نییە. ڕووناک دەڵێت من تەنها سێوی سەوز بەکار دەهێنم چونکە داواکاری زۆری لەسەرە. خۆم ئەڕۆم سێوە سەوزەکە هێنم پاک ئەیشۆمەوە، قاشیەکەم ئەیکەمە ناو دەبەی گەورەوە و ئاوی بۆ گەرمەکەم ساردیەکەم و ئاوە کاکەم بەسەریە. هەردەموو ئیشەکانی من دەستە، جیا لە زەیتەکان نەبێ، هەندێکی بڵین زەیتەکان بە جیهازەکەم، بەڵام سرکەکەم هەمووی کاری دەستە. ڕووناک دەڵێت بەهۆی ئەوەی بەرهەمەکانم هەمووی سروشتیە، داخوازیەکی زۆریان لەسەرە و زۆربەی کڕیارانی ژنانن، لەبەر ئەوەی باشتر بەرهەمە باش و خراپەکان دەناسنەوە. شتی زۆر لەلا بم لای ڕووناخان زۆر ئیسیفادەم لێ کردووە، زۆر باش بووم پێی، یعنی نەخۆش بووم لەوە پێشتر، بۆهۆی ئەم نەخۆشیانەوە کە بڵاوە زۆر ئیسیفادەی لێ یەکەم. جارێ سرکەی سێوەکەی بۆ داوەزینی کێش، بۆ مائیدە، بۆ کۆڵۆن، بۆ هەموو شوێنێک، بۆ غازات، بۆ هەموو شتێ دەمێکم نورداوم لەسەری. یەکێک لەو کڕیارانە دەڵێت من زۆر بەرهەمەکانیم بەدڵە و کوالێتێکی زۆر باشی هەیە. من دەمەوێت هەندێک زەیتون بکڕم. من لە ئەڵمانیا هاتوومەتەوە، زۆر خۆ حەزم لە شتی سروشتیە بەڕاستی، دەمێک ساڵی شەر متابعەیەکەم و بەکاریشم هێناوە و ئێستاش هاتوومەتەوە بۆ ئێرە بۆ سلێمانی بۆ لای ڕووناخان لەبەرەوەی کەشتەکانی بەدڵە و کوالیتێتی زۆر بەرزە و مەجموعە زەیتی بەتەمام لەلابەرە. ڕووناک لە دوکانەکەیدا 1 لیتر سرکەی سێو بە 6,000 دەفرۆشێت و نرخی 1 لیتر زەیتی کونجیش بە 15,000 دینار، ئەوەش بە وتەی خۆی لە چاوبازاڕدا نرخێکی زۆر گونجاوە.